مەترسیەک چاوەڕێی هەرێمی کوردستان دەکات. دەسەڵاتی کوردی چۆن ڕێگای بۆ دروستکردنی قەیرانەکان خۆش کردووە. نەهرۆجەرجی سمووستان دەرستۆریتان پێشکەش دەکەم. ئێستا دەمی هەر هاوڵاتێک بکەیتەوە سکاڵا دەکات لە دەست گرانی بازار و کەلوپەل بەرهەمەکان هەیە و زۆرە، بەڵام نرخ بەرز و بەرزتر دەبێتەوە. بەڵام بیرت لەوە کردوتەوە ڕۆژێک لە بازارەکان بە پارەش نەتوانیت خۆراک و بەرهەمەکان بەدەست بهێنیت، یانیش ئەگەر بەدەستیشی بهێنیت بە نرخی خەیاڵی دەبێت. ئایا ئەوە تەنها قسەیە یان پێشبینی کراوە و ئەگەری ڕوودانی هەیە لە هەرێمی کوردستان؟ هێویدار ئەحمەد پەرلەمانتاری پارتی لە نوێترین وتاریدا بە ناوی تکایە فریاکەون ئەم بابەتەی وروژاند و وەک یەکێک لەو سێ مەترسیە گەورەیەی کە چاوەڕێ دەکرێت لە چەند ساڵی ڕابردوودا دووچاری هەرێمی کوردستان بێتەوە ئاماژەی پێکرد. ناوبراو دەڵێت پرسیارم ناردووە بۆ بەڕێز وەزیری بازرگانی لە هەرێمی کوردستان کە لە سەدا چەند هەرێمی کوردستان بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی پشت بەخۆی دەبەستێت. وەڵامەکە زۆر ترسناک و سەرسوڕهێنەر بوو. ئەویش ئەوە بوو تەنیا سەتادەی هی خۆمانە و سەتان نەوەتی پێداویستیەکانی هەرێمی کوردستان لە دەرەوە دەهێنرێن. جەخت لەوەش دەکاتەوە وڵاتێکی وەک تورکیا لە 2030دا توانای هەناردەکردنی تەماتە، ڕۆن، ئارد و زۆرینەی بەرهەمی خواردەمەنی نامێنێت بۆ دەرەوە، تەنیا دەتوانێت بەشی ناوخۆیی دابین بکات. ئەوە لە کاتێکدایە هەرێمی کوردستانیش زۆرینەی بەرهەمە خواردەمەنیەکانی لە دەرەوە و بە تایبەت لە تورکیا بۆ دێت. بەو پێش بێت هەڕەشەکە جددیە و ئەگەری زۆرە هەرێمی کوردستان دووچاری کێشەی کەمی خۆراک و خواردەمەنی بێتەوە. بە تایبەت کە وەک پەرلەمانتارەکەی پارتی دەڵێت چاوەڕێ دەکرێت ژمارەی دانیشتوانی هەرێم بە گەیشتنمان بە ساڵی 2030دا بگاتە 7,500,000 کەس. بۆیە ئەگەر هەرێمی کوردستان هەنگاوی خێرا بۆ زیاترکردنی بەرهەمی ناوخۆیی نەنێت، چاوەڕێ دەکرێت لە داهاتوودا ڕوبەڕووی کێشەی گەورەی دابینکردنی پێداویستیە خۆراکیەکان ببێتەوە. سەبارەت بە دۆخی ئێستاش بۆ سنووردانان بۆ ئەم گرانیەی کوردستان تێی کەوتووە کە لەگەڵ شکاندنی بەهای دینار بەرامبەر دۆلار دەستی پێکرد و لەگەڵ دەستپێکی شەڕی ئۆکرانیا و رووسیاش گەیشتە لوتکە. ئەوە جگە لەوەی قۆرخکاری بۆ کۆمپانیا زەبەلاحە حزبیەکانیش ڕۆڵی گەورەیان لەو پرۆسەیەدا جێراوە. چاودێران پێیان وایە جگە لە هەڵگرتنی باج لەسەر هاوردەکردنی بابەتە خواردەمەنیەکان لە پاڵیدا پێویستە حکوومەتی هەرێم لەگەڵ بەختدا کار بۆ بەرزکردنەوەی بەهای دینار بەرامبەر دۆلار بکەن. هەنگاوێکی تریش بەو پێی وزە واتە بنزین و گاز لە هەموو کاڵا و خزمەت گوزاریەکان خەرج دەکرێت. پێویستە حکوومەتی هەرێم بنزین و گاز بە نرخی پاڵ پشتی کراو هاوشێوەی عێراق دابین بکات، بە تایبەت بۆ ئەوانەی لە گواستنەوە و بەرهەمهێنانی خزمەت گوزاری و گواستنەوەی کاڵا کار دەکەن. هەرزانی سوتەمەنی فاکتەرێکی گرنگ دەبێت لە کەمکردنەوەی تێچووەکان. ئەمەش وا دەکات نرخ دابەزێت. ئەو کات حکوومەت دەتوانێت ڕۆڵی هەبێت لە سوککردنی باری شانی هاوڵاتیان لە قەیرانی گرانبوونی کاڵا و کەلوپەل کە هەموو جیهانی گرتۆتەوە.